دانیشتوانی دە گوندی ئەم ناوچەیە ئەمە ڕێگاکەیانە. مامۆستەفا لە گوندی هەوێڵان نیشتەجێیە. شۆفێرە و ڕۆژانەش بەم ڕێگایە هاتوچۆ دەکات. قۆرکانە توپە خۆی بدیتینە داخوای کوونە ترمێل هەمە خرابوون لەوە کۆرکانە لە نیوەی کەزەکێتانی وای کەزەکیان هێنا لە نیوەی کەزەکی لێگەڕان ماوەیشە وڵاویش نییە بەزما چ بکەینێ چارە چییە؟ ئەویشە حکوومەتیەوە تەوید. ئەمەش شوفێرێکی ترە و باس لە خراپی ڕێگاکەیان دەکات. ڕێکەجێکی نزیکەی 12 کیلۆمەترە بە پتری چاکرا 3 کیلۆمەترنی و نزیک هەتا چاری چاکرا 7 کیلۆمەتری ماوە پێویستە و کە پرۆژانە دەرەچن هەمووی چا بکرێک نەک بە پتر نیوەی چا بکرێ و نیوەشی ببینی. حکومەتی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو نزیکەی 140 ڕێگای گوندی کەژەکەی قێرتاو کرد. ئێستاش زیاتر لە 6 کیلۆمەتر بە خراپی جێهێڵدراوە. لە ساڵی ڕابردوو بە گوژمەی 480 میلیۆن دینار 4 کیلۆمەترونی و لەم ڕێگایە کە سیدەکان بە کەژەکە بەستێتەوە قیرتاو کراوە هەروە دەرخستەیەکی ترکراوە بە نزیکەی 6 کیلۆمەترە بێت ئەویشان بە گوژمە نزیکەی 260 میلیۆن دینار دەرخستەی پێکراوە چاوەڕوان ڕەزامەندی بدرێت و ئەم بەشێک کەماوە ئەویشان تەواو بکرێت. درێژی ئەم ڕێگایە نزیکەی 12 کیلۆمەترە. جگەلەوەی هاتوچۆی دە گوندی لەسرە ناوچەیەکی گرنگی کەرتی کشتتوکاڵی و ئاژەڵداریشە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.